لا لا بس الفيديو صعب شامل خلاص لا ما فاهم بۆ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان وەک دەزانن ژنانی کوردستان بە گشتی و ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتی بەشێکی کاریگەرن لە پاراستن و برەودان بەم ئەزمونەی هەرێمی کوردستان و ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە پاراستنی ژنان و هوشیارکردنەوەی کۆمەلگا بە ژن و پیاوەوە دەربارەی بنەماکانی یەکسانی و پاراستنی مافی مرۆڤ و برەودان بە ئەزمموی دیموکراسی لە ڕوانگەی بەشداریەکی چالاکانە و بەردەوام لە جومگە گرنگەکانی ژیانی گشتیدا ژنان لە کوردستاندا وا خەریکە وردەوردە جێگەی خۆیان لە ناوەندەکانی بڕیار لە حکوومەت و پەرلەمان و حیزبەکان و هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و دام و دەستگا جیاوازەکانی کوردستان دەکەنەوە. ئەمەش بۆتە جێگەی سەرنجی زۆرێک لە ناوەندە نێودەوڵەتیەکان و وەک خاڵێکی بەهێزی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان ئاماژەی پێدەکرێت. لە ئەنجامی تێکۆشانی بەردەوامی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوان و پیاوانی ڕۆشن فکر و مرۆڤ دۆست و مافپەروەر مەسەلەی پاراستنی ژنان و نەهێشتنی جیاکاری و توندوتیژی دژ بە ژنان بۆتە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامەیە چەندین دام و دەستگای تایبەتمەندی دامەزراوە. هاوکات پەرلەمانی کوردستان لە ماوەی خولەکانی ڕابردوویدا چەندین یاسای گرنگی دەرکردووە بە مەبەستی پاراستنی ژنان لە توندوتیژی و هێنانەدی دادپەروەری و یەکسانی لە نێوان سەرجەم ڕەگەز و پێکاتەکانی کوردستاندا کەچی لە ئێستادا ئەنجومەنی باڵای فتوای سەر بە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ڕۆژی 4 دوانزەی ئەمساڵ فتوایەکی دەرکرد و دەڵێت ژنانی موسڵمان نابێت بە تەنها سواری تەکسی ببن. ئەم فتوایە نەک هەر ژنان وەک مرۆڤێکی بێدەسەڵات و لاواز و نێچیرێکی دەستەمۆ بۆ غەریزەکانی پیا و پیشان دەدات بەڵکو ئیهانەیەکی گەورەیە بۆ پیاوانی کوردستان و بە تایبەتی شۆفێرانی تەکسی و هەروەها دژایەتی کردنی دیدگا و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە و سەرچاوەی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە. ئەم فتوایە بەردەوامی ئەو هێرش و هەوڵە بەردەوامەیە کە کەسانی دواکەوتوو کۆنەپەرست لە مینبەری جێراوجۆرەوە دەیدەن بۆ دوورخستنەوەی ئافرەتان لە ناوەندە گرنگەکانی ژیانی کوردستان. بۆیە ئێمە داوا لە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین. حکوومەتی کوردستان پێویستە لێ پێچوونەوە لەگەڵ لیژنەی فتوا بکات. هەڵوەشاندنەوەی لیژنەی باڵای فتوا چونکە کوردستان هەرێمێکی دیموکراسی و مەدەنیە و پێویستە یاسا سەروەر بێت نەک حکمی ئاین. کارکردنی جدی بۆ پاراستنی ژنان و قەدەغەکردنی سوکایەتیکردن بە ڕێکخراوەکانی ژنان کە بە بەردەوامی لە بینبەری هەندێک لە مزگەوتەکان و کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە هێرشیان دەکرێتە سەر. داخستنی ئەو کەناڵانەی سوکایەتی بە ژنان دەکەن و ئاسایشی کۆمەڵایەتی لە کوردستانە دەخەنە مەترسیەوە. دەبێت پەرلەمانی کوردستان وەک دەستگایەکی تەشریعی و چاودێر بەسەر کارەکانی حکوومەتەوە پرسەکانی ژنان و پاراستنیان بکاتە یەکێک لە مەلەفە گرنگ و ئەولەویاتەکانی کاری خۆی.